سەبارەت بە جێبەجێکردن و گرنگی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز هێمن نەظیف بەڕێوەبەری فریاگوزاری خێرای ئاوی هەولێر لە وەزارەتی شارەوانیمان کردووە. بەڕێز هێمن بەخێر بن. سپاسان دەکەم. پرۆژەکە لە چەند هێڵی سەرەکی پێکاتوە؟ پرۆژەکە بەگشتی بە 4 هێڵ ئاو بەسەر شاری هەولێر دابەش دەکات. دوو هێڵی با بڵێن گەورە و دوو هێڵی بچووک. دوو هێڵی گەورەکە هەریەکەیان تیرەی 120 سانتیمە، ینی هەریەکەیان 7,000 متر دەگەینە تاوڵاتیان. دوو هێڵەکەی ناو 120ش دوو هێڵی 80 سانتیمینە، ئەوەش هەریەکەیان 3,000 بە 3,000 کۆی گشتی 20,000 متر سێجا بۆ شاری هەولێر بە شێوەیەکی وەک بڵێ بە شێوەیەکی عنکەبوتی بۆ ناو شاری هەولێر و دابەشی دەکات بە لە دەورەی شەقامی 120 و 150. بەڵێ پرۆژەکە چەند وێزگە و قۆناغی هەیە تا کۆگاتە هاوڵاتیان؟ وڵا ئەکید پرۆژەکە لە پانتایەکی زۆر جێبەجێ کراوە، هەر لە سەرەتا شوێنێک پێ دەڵێن وەرگری ئاو لەوێ ئاو وەردەگیرێ و 7 کیلۆمەتر و شوێنێک ئاوەکە لەوێت چارەسەر دەکرێت، وێزگەیەکی زۆر گەورەیە. پاش چارەسەرکردنی بە 15 کیلۆمەتر دەنێتە شوێنێک کە لای سێبیرانە دەروی 150 لەوێ لە شوێنێک ئەمبار دەکرێت بە 4 وێزگەی پمپینگ بۆ ناو شاری هەولێر بە دوو ئیتیزای وەکو کوڵێ هەواسراوەتەوە وەکو شەقامی 120 ها بە دەوری هەولێر سوڕاوەتەوە. بەڵێ لە ناو هەولێر ئەمباری ئاو هەیە یاخود نییە؟ نا ئەمبارەکە لە دەروی شاری هەولێر لە دەروی شەقامی 120,000 متر سێجایە دابەژەوە سەر 4 ئەمباردا بە کۆی گشتی لەنە هەولێر یەک دوو ئەمباریش هەیە بچووکن بەو شێوە نیە. بە ئەمبارە سەرچێکە لە سێبیرانە لە هەولێریش 20,000 متر سێجاش، ینی بە کۆی گشتی 130,000 مترێک ئەمبارمان هەیە. بەڵێ سیستمی پرۆژەکە بە چ شێوازێک کارەکە؟ سیستمێکی زیرەک و سمارتە یان هەر ئاسایی وەکو پرۆژە کۆنەکە؟ ئەم پرۆژەیە جیاواز دەگە پرۆژەکانی تر بە شێوەی پمپینگ و ئۆتۆمێشن کار دەکات. 24 سعات هەموو کارەکانیشی کۆنتترۆل کراوە بە سیستەمی ئۆتۆمێشن. ئۆتۆمێشن وەکو بڵێن ئاو بۆ شوێنێ دەنێرێت کە احتیاج بوو تۆماتیکێن ئاوەکە بڕی ئاوەکە زیاد دەکات کە کاتێک سەرفکردن کەم بوو خۆی لە خۆیدا کەمی دەکاتەوە و سیستەمێشترشەیە باڵێن ئەو ئاوە دابش کراوە بەسەر 28 زۆندا. هەر زۆنێ بڕێ ئاوشی بۆ داناوە، ینی هەر بە ئۆتۆمێشن بە سیستەمێکی زیرەک هەر گەڕەکی هەر زۆنێ بڕێکی ئاوی محەدد دەدرێتێ، ینی زۆنێک بۆی نییە ئاوی زۆنێک بە ئیلا ئەگەر کێشەیە بوو لە زۆنێ بە یعاز بڕێک لە شوێنی کە گڵ دەداتەوە کە پێویستی بە ئاو نەمێت دەتوانێت زۆر بە ئاسانی بۆ لایشکە بنێرێ کێشەی ئاوی پێ هەڵ. یانی ئەمەوە نەما گوجارانیان و میراوەکە ئاوی کەمە کاتەوە میراوەکە ئاوی نەکرد میراو نەما. زۆر باشە. پرۆژەکە خۆی چەند ئاو لە خۆوە گرێت بەگشتی؟ وڵا پرۆژەکە بەگشتی ڕۆژانە 480,000 متر سێجا ئاوی بەرهەم دێنێ، بڕێکی زۆر زۆرە. بەڵێ لە ئێستادا پێویستی هەولێر چەند؟ پێویستی هەولێر هەرەوەندێ ینی با بڵێن بە ستاندەر هەرەوەندەیە. با بڵێن ئەو دوو پرۆژەشەوە بۆ بە احتیاط دەمێتێت. بەس با مەسەجەکەم غەڵەت نەگەیشتە خەڵکی ئەگەر ئاوێ هات معنە دەبی هەر لە ئەوەکە دیتم خەڵکێک ئاوێکیان بۆ تەمات کیلۆیەک تەماتە دنیا ئاوێ سەرکردی یاخە بەو شێوەیە نییە. یەکمان گرنگترینەوەیە کە هاوڵاتی دەست پێوە بێت. ئێستامە با بڵێن لە وڵاتان دەبینی وڵاتی ئاو مە تورکیا وڵاتی ئاوە دەبینی زۆر بە اقتصادی ئاو سەرف دەکەن. خەڵکەکەش بڕەپارەیەکی زۆری لەسەردا خەڵک ناچارە هەر کەلتورەکەش وایە احتفاظ بە ئاو دەکەن. ینی بۆ نمونە برادێکمان لە کۆڵانێ خاتونی زادە دایە مەشۆ دەڵێ کوڕی من 10 ساڵە بێ ئاوی با تۆزێ بڵێ بێئاویەتان لە بەرچاو بێت ڕێزم هەیە حەز دەکەم خەڵکەکە ئەو لە بەرچاو بگرێ. بەڵێ ئەما توانێت ئاو بگەێنێتە ئیفرازەکان و هاوکاری فرازەکان بکات؟ بەڵێ لەو پرۆژەیە با بڵێن ئەگەر کاتێک هەرزارێک بۆری ئیفراسێت تووشیشکان دەوێت توانای دابینکردنی بڕێک ئاوی هەیە هەتا با بڵێن پرۆژی ئیفراز بەجارێ ڕانەوەستێ وەکو بڵێ نیوەی پرۆژەکە بەردەوام بێ. ئەم پرۆژەی تا چەند دەتوانێت پارێزگاری لە یەدەکی ژەرزەوی بکات؟ ئەکید تەسەوەر کە مەسەڵەن بەردەوام 1300 بیر لەژێر 24 ساعت لەژێر ئاو دەردێن لەژێر خاک یا هەر مستەوایدا دەبەزێت. یعنی بۆ نمونە لەو چەند ساڵی ئەخیری ئەو ئاستی بیر لە 100 ئاستی ئاو لە 100 متر بوویتە 600 متر بەلای کەمی ڕای دەگرێت. ئەکید شتێکی زیاد دەکات. یانێتوانین بڵێن ئەم پرۆژەی ئاوەیەکێکە لە پرۆژە استراتیژی و گرنگەکان
کە لە کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان ناکرا. بەڕاستی ینی ئەو پرۆژەیە ئەولەویەتی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شاری هەولێر هەر زۆر زەناوی سەرۆکە وەزیران زۆر ڕژ بوو لەسەری لە ڕێی نووسنگەی جەنابیانەوە بەردەوام پاڵپشت دەکراین و دەستگاکانی حکوومەت هەر هەموو وەکو بڵێ یەک دەست لەگەڵمان بوون و کۆمپانیایشی بەڕێزیش جێبەجێ کرد ئەویش زۆر مەقسەدی بۆ ئەو پرۆژێ جێبەجێ بکرێ بەڕاستی یعنی لای هەموو خەڵکێ ئەو پرۆژەیەکی وەکو بڵێ نیشتیمانی بوو بە گەورە و گسکە با بڵێن یارمەتی دەربوون بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان و جێبەجێکردنی پرۆژەکە. بەڕێز هێمن نەظیف بەڕێوەبەری فریاگوزاری خێرای ئاوی هەولێر لە وەزارەتی شارەوانی دەکەم سپاس کە ئامادە بوون و بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێرهاتن.